هاوشێوەی شار و قەزاکانی تر سەی سادقی ژمارەیەکی زۆر ژنانی دەرچووی دانەمەزراوی هەیە بەهۆی نەبوونی هەلی کار لە بواری خۆیاندا ناچارن لە بوارێکی جیاواز لە پسپۆڕی خۆیاندا کار بکەن. ڕۆژین کەریم ماوەی 2 ساڵە بەشی ژمەریاری تەواو کردووە. بەهۆی نەبوونی هەلی کار لەلایەن حکوومەتەوە ناچارە لە فرۆشگایەکی تایبەت بە جلوبەرگ وەک کارمەند کار بکات. جیا لەوەی لە بواری خۆی نییە گلەیی کەمی پارەکەی دەکات لە بەرامبەر ماندووبوونیدا. دەرچوویکی بەشی ژمێریاری کەوا ماوەی 2 ساڵ ئەبێت خوێندنم تەواو کردووە و بەڵام لە سنووری شارەکەی ئێمە بەڕاستی ینی هیچ هەلی کارەیان دامەزراندێک نییە. طبعاً ئەگەر بۆ من ینی هەلی کارەکە بێ لە بوارەکەی خۆمان من ئەزمونم زیاترە و باشترە، بەڵام نە لە شارەکەی من و نە لە زۆربەی شارەکانیش دامەزراندن نییە و حکوومەتیش هیچ بایەخێک بە ئەو کەسان ناداکە ناچارین هەر کارێکی تر بێ بیکەین بۆ ئەوەی لەسەر قاچەکانی خۆمان بۆستین و بۆی لە ڕووی مادی و پێویستمان بە هیچ کەسێک نەبێت و وەک کچێک حەزەکەین ئەمەش کە خوێندنمان تەواو کردووە کارێک یعنی چەند ساڵ ئەخوێنی لەبەر ئەوەی لە دواییە ئیشێ بکەین، بەڵام تر ئەو کارمەندی دوکانی بەڵام ڕاستە ئێمە لێرە زۆر هیلاکە بین و زۆر ماندوو ئەبین لە چاو هیشەکی خۆمان و هیلاکی خۆمانە پارەکەی ئەوە نییە، بەڵام ئیتر مەجبوری کە ئەوە بکەیت. ئێمە ینی بۆ نمونە من خۆم 16 ساڵ خوێندن ئەکەی لە پای ئەوەی کە تەواوی بکەیت و بە گەرما بە سەرما ئەخوێنیت هەوڵە دەی ماندوو ئەبیت ماڵەوە پێتەوە ماندوو ئەبن لە پای ئەوەی کە تۆ تەواوی بکەیت و لە شوێنەدا مەزریت ئیشێ بکەی، ینی تۆ بۆی ئەخوێنی کە دابمەزرەی، بەڵام لە پای ئەو هەموو ماندوویەتی و هیلاکێتیە بەڕاستی حکوومەت هیچ هەلیکارێکی بۆ ئێمە نییە و بە ناچاری ئێمەش دەبێت ئەم ئیشە بکەین. ڤیان ئەکرەم زیاتر لە 9 ساڵە دەرچوویەکی دانەمەزراوە، دوکانێکی بەرەگدووری بۆ خۆی کردووەتەوە، جیا لە بەرەگدووری خولی فێرکاری درومان دەڵێتەوە. دەڵێت نابێت چاوەڕێی دامەزراندنی حکوومەت بین، پێویستە هەر ژنێک کاری خۆی بێت تا بتوانێت لەسەر پێیەکانی خۆی بوەستێت، ئەگینا بێکار دەبێت. ناوم ڤیانە، دەرچووی کارگێڕیم لە ساڵی 2012 بۆ 13 تەخەڕوجم کردووە. بەهۆی ئەوەی کە دانەمەزراوم دەستم کردووە بەم کارە و بۆ بژێوی خۆم و هەم حەز و خولیاکی خۆشمە. جگە لەوەش لە ئێستاە خولی خەیاتی یەکەمەوە، چەند تەلەبەیەکم هەیە لە ئێستاە، سەعەکانیشم زۆر گونجاون بۆ خەیاتی. هیچ کەسێک بێ ئومێد نەبێ لەبەرەوە هیچ شتێک قرس و گران نییە، هەر شتێک هەوڵی بۆ نەدەی ناگەیتە ئەنجام. تۆ ئەگەر چاوەڕێی حکوومەتیشکەیت ئەو بە دڵنیاییەوە هەلی کاری هەیە و نەدامەزراندنیشە. باشترین شت ئەوەیە کە خۆت هەوڵ بێت و لەسەر پێی خۆ ڕاوەستیت، کار بۆ خۆ بڕەخسێنی، هەوڵ بدەیت کە فێری ئیشێ بێ، فێری کارێ بێ. ئیتر ئایا لە بواری هەر بوارێکا بێ، خەیاتی بێ، چنین بێ، ئایا ئیشی هەر ئیشێک بێت کە خۆت حەز و خولیاو بۆی هەیە. خۆڵێکی پانچووکە ئەگەر ئەم بتێوە چوچۆرێکی تێ بکەیت 5 ساعت جێ هێڵیت.